بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە دیدارێکی تایبەت دەگەمە خزمەتتان. بەڕێزان، لە حەڤدەهەمین پێشەنگای نێودەوڵەتی هەولێرین بۆ کتێب کە لەژێر ناونیشانی جیهان بە کوردی قسە دەکات. لەم پێشەنگایە کتێب زۆر تیشی خرایە سەر بەر لە دەستپێکی پێشەنگا سوڵتان سەلاحەدینی ئەیوبی. دیارە بەشێک لە ڕەوتی ناسیۆنالیزم لە جیهان بە شێوێکی گشتی و بە تایبەتیش لە کوردستان ڕەخنە زۆر ئاڕاستەی سوڵتان سەلاحەدینی ئەیوبی دەکەن. ئایا ئەو ڕەخنانە بە پێودانجی مێژوویی دەکەوێتە چ بوارێکەوە؟ من لەو بەرنامەیەدا دەسمە نێو وردەکاری هەندێک لاپەڕی مێژوویی هەڵدەدەینەوە. وەک دەگوترێ مێژوو ڕابردوو ئێستا و ئایندەیە. لە ئێستادا کە ئێمە باسی مێژوو دەکەین دەمانەوێ سوود لەو مێژووە وەرگرین، ئەو هەڵانەی کە لە ڕابردوو کرایە لە ئێستادا بتوانین ئەم دەرفەتانە لە دەست نەدەین، بە تایبەتی هەڵەکان ڕاست بکەینەوە، بە تایبەتیش لەسەر سوڵتان سەلاحەدینی ئەیوبی وەک دەگوترێت کە هەموو نەتەوەکان کۆدەنجێکی لەسەرەکە بە زۆرێک لە زۆرەکان هاوسۆزینە. من گفتوگۆ دەکەم لەگەڵ دکتۆر کامران عەلی فەتحوڵڵا کە دکتۆرای لە مێژوو بە تایبەتی مێژووی ئیسلامی و وەروەها دەوڵەتی ئەیوبی هەیە. زۆر بەخێرات دەکەم جەنابی دکتۆر، سوپاست دەکەم. بەشێک لە گفتوگۆکەمان لە نێوەڕۆشی ئەم کتێبە دەبێ سوڵتان سەلاحەدینی ئەیوبی لە نێوان دڵسۆزی لایەنگرانی و ڕەخنەی ناحەزانی کە گفتوگویەکی مێژووی زانستیە. بەو پرسیارە دەست پێ بکەم کە ڕەنگە ئەوانەی کە لە بەشی مێژوو کار دەکەن بە تایبەتی ئەکادیمیەکان حەز بەو پرسیارە بکەن. بۆچی لاپەڕەکانی مێژوو هەڵ بدەینەوە ئەسڵن لە ئەساسدا؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، زۆر سپاس بۆ بەڕێستە ماوەسە محەممەد بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەو دیدارە گرنگە کە لە ساتە وەختی خۆیەتی. لە حەقیقەت مێژوو یەکێک لەو با بڵێن چۆن بڵێن کۆڵەگا سەرچیانەیە کە مرۆڤایەتی دەتوانی ئێستا و داهاتوی خۆی پێ ڕۆشن بکاتەوە. وەکو چۆن لە بچووکترین و کورتترین پێناسەی مێژوو ئەوەیە کە دەڵێ مێژوو بریتە لە داهاتوو، چونکە تۆ دەتوانی کاتێکەوە ئاگاداری مێژوو بووی، بەرچاوڕوونیت بەربارەی ڕابردووی خۆت هەبوو، دەتوانی ئێستا و داهاتوی خۆت بنەخشێنی. لەبەرەوە بەڕاستی هەموو زانستەکان و هەموو حرەکە و جوولەی مرۆڤایەتی پابەندە بە مێژوو. حتا قورئانی پیرۆز توانم بڵێم پانتایەکی بەرفراوانی لە بۆ مێژووی بەشەریەت تەرخان کردووە، بەڵام نەک وەکو کتێبێکی مێژووی، بەڵکو وەکو عیبرەت، وەکو پند و وەکو وانە وەرگرتن تێیدا. لەبەرەوە مێژوو ئەو ئاوێنەیە کە دەتوانین ئێستا و داهاتوی خۆمانی پێ لێ ببینین. بۆیە گرنگە. ئەوە بە کورتی من نامێ زۆر تەفاصیل باسی سوڵتان سەلاحەدینی ئەیوبی دەکەین. بەشێک لەو ڕەخنانەی کە بەردەوام دووبارە دەبێتەوە سەدە دوای سەدا. باز لەوە دەکەن ئەو خزمەتەی کە سوڵتان سەلاحەدینی ئەیوبی بە عەرەب دواتر بە ئیسلامی کردیە، لە بەرامبەردا ئەو خزمەتەی بە نەتەوەی کورد نەکردیە. لە نێوەڕۆژی ئەم کتێبەشدا بە مێژوویانە پێودانگتان کردووە. ئەگەر من ئەو پرسیارە دووبارە بکەمەوە، سوڵتان سەلاحەدین چه خزمەتێکی بە کورد کردووە؟ لەگەڵ ئەو پرسیارەی بۆچی دەوڵەتی نەتەوەیی دانەمەزراند؟ کەسایەتی سوڵتان سەلاحەدینی ئەیوبی ئەو کارێزمە ناوازە و توانین بڵێن فەریدەیە لە مێژوودا کە توانیوێتی بەڕاستی ڕابردووەک تۆمار بکە یان مێژووەک تۆمار بکە کە ئەو مێژووە من دەتوانم بڵێم لە دوای خولەفای ڕاشدین و لە دوای کەسایەتی عومەری کوڕ عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی هیچ کام لە دەسەڵاتدارانی موسڵمانان نەیانتوانێت هەموو ڕەهەندە گرنگانەی کە سوڵتان سەلاحەدین تۆماری کردیە. لەبەر چی؟ ڕەنگە خەڵکێک بڵێ لەوانەیە بە عاتیفی سەیری ئەو بابەتە دەکەن یان بە شێوەیەک لە شێوەکە. نا، یەکەم شت بەنسبەت کۆی موسڵمانان ئەو پیاوە لە سەردەمی ناومێدیدا، لە سەردەمێکەوە کۆی گشتی موسڵمانان ناومێد ببوون، ئەو توانی ئومێدێک بۆ موسڵمانان بژێڕێتەوە، نەک هەر تەنها ئومێدیش، بەڵکو توانی موسڵمانان بکات بە هێزێکی گەورە، بە قووەتێکی گەورە هەموو دوژمنەکانی چۆچی بۆ دابدەن. ئەوە نقطەیەک کە بۆ هەموو کۆی موسڵمانان و توانی شارێک شوێنێک کە قودسە کە نزیک بە زیاتر لە 80 ساڵ لە دەرەوەی دەسەڵاتی موسڵمانان بووە، توانی وێتی بیجێڕێتەوە.
کە دەتوانم بڵێم لەو سەردەمدا مسلمانان زۆر ناومێد بوون بە جێڕانەوەی ئەو شوێنە. پاشان سەرکردەیەک و کەسایەتیەک و دەسەڵاتدارێک کە وێنەی نەبووە و بە شایەدی مێژوونووسان و ڕۆژهەڵاتناسە ئەوروپیەکان خۆیان دەڵێن سوڵتان سەلاحەدین پیاوی ژمارەیەکی سەردەمی خۆیەتی، نەک لەبەرەوەی دوژمنی ئەوان بۆ لە مەیدانی جیهاد و تێکۆشان و ڕوبەڕووبوونەوە سەربازەکان بەوان وەکو دەڵێ بەسەر ئەواندا سەرکەوتووە. ئەوان دەڵێن نەخێر بەر لەوەی کەوە لە مەیدانی جیهاد و تێکۆشان لێمان بباتەوە براوەبی بەسەرماندا ئەو توانی بە لێبوردەیەکە و بە مرۆڤ دۆستیەکەی و بە ئینسانیەتەکەی لە ئێمە بباتەوە. یعنی بۆ کۆی مسلمانان سوڵتان سەلاحەدین جارێکی دیکە ئەخلاق و ڕەوشت و ئاکاری مسلمانانەی جێڕاوە بۆ ناو سیاست. هەروەکو یەکێک لە بابلێن ڕۆژهەڵاتناسە بەریتانیەکان ناوی هامڵتۆنگی بە دەڵێ سوڵتان سەلاحەدین جارێکی دیکە بە داڕشتنەوەی تەستمیم و سیاغی ئەخلاق لە ناو سیاست ئەوە یەک دوو بە تەوحید و یەکخستنی مسلمانان کۆکردنەوەی هەموو مسلمانان بۆ یەک ئامانج دەڵێ ئەوە کەم سەرکردە هەیە بتوانێت لە مودەیەکی 12 ساڵیدا بتوانێت ئەو کارە گەورەی ئەنجام بدە. ئەمە لەلایەکی دیکە بەنسبەت کورد ئایا چی پێشکەش بە کورد کردووە؟ ئەگەر لە ڕەهەندە ئینسانیەکەی سێگری بکەین یەکێک لەو سەرکردانی کەوا لە تاریخی هەموو مسلمانان لە سەدەکانی ناوەڕاست لەگەر تاریخی ئەوروپا لە تاریخی جیهانی کەسایەتی سوڵتان سەلاحەدین بوویتە کەسایەتیەکی عالەمی، سمبولێکی عالەمیە، ئەو دە سمبولێکی ئیسلامی سمبولێکی کوردیشە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی چونکە توانیویەتی بە ڕەهەندە ئینسانیەکانی لە مامەڵەکردن لەگەڵ دۆست و دوژمنەکانی وهای نیشانداوە کە دەیان نمونەمان هەیە، وهای نیشانداوە کە فعلەن لەو سەردەمەدا کەسی ئاوا کەم بووە، دەسەڵاتداری وها کەم بوو. یعنی بۆ نمونە لە ڕەهەندی ئینسانی تۆ سەیری ئەوە بکە کام سەرکردە و کام قائید هەیە، نەخشەی زیاتر لە 12-13 دەوڵەتی لەدەستبی، بەڵام پیاوێک کە کۆچی دوایی دەکا 7 درهەمی میلاتەکەیەتی، پیاوێک پارەی ئەوەی نییە، داهاتی ئەوەی نییە کە بتوانی بە پارەی خۆی حەز بکە، بەرەوەی هەمووی لە خزمەتی مسلمانان بووە. لە هەمان کاتدا لە ڕەهەندە ئینسانیەکەی سیرکە، لە ڕەهەندی ئینسانی کە یعنی یەکێک لەو نمونانەی کە باز دەکرێت لە کاتی خۆی لە بابلێن سنوورەکانی نێوان سوپای مسلمانان و سوپای خازدروشمەکان، ئەو کاتە دیارە زۆر جا خازدروشمەکان پەنایان بردو بۆ ڕفاندنی مسلمانانیش لە تۆڵەی ئەوەدا وەکو ڕەتفعل هەوڵیان داوە ئەوانش تۆڵی خۆیانەوە بکەنەوە. لە یەکێک لەو پێکدادان و لەو ڕووداوانە منداڵێکی ئافرەتێک دەڕفێندرێ، ئەو منداڵە مێژوونووسە مسلمانەکان تۆماریان کردیە، لەوانە ئیبن شەداد، لەوانە ئیبن کەثیر، کە منداڵەکە دەڕفێندرێ، ئافرەتەکە پەنا دەباتە لە بۆ سەرکردەی خازدروشمەکان، دەڵێ پێی دەڵێ منداڵەکەم ڕفێندراوە، چیم لە بۆ دەکەیت؟ دەڵێ وەڵای ئێمە هیچمان پێ ناکرێ، بەڵام مسلمانەکان سەرکردەیەکی زۆر ڕەحیم و مێهرەبانیان هەیە، ئەگەر بچی ناومێدت ناک، بگەی ئەو ناومێدت ناک. ئیتر ئافرەتەکە هەر چۆنێ بێکو دەڵێ ئەو سنوورە دەبڕی، دەگاتە دێو ئەوەی مسلمانەکان و دەنگ و باسەکە دەگاتە سوڵتان سەلاحەدین بە هەر نرخێک بێ، بە هەر جۆرێک بێ، ئەو منداڵە بگەڕێنرێتەوە بۆ ئافرەتە. کەسەی دەکەن لە بازاڕ منداڵەکە فرۆشراوە، دەستی تری کردووە، لە بەیتولمالی دەوڵەتی ئەیوبی پارە خەرج دەکرێت بۆ جێڕانەوەی ئەو منداڵەکە بە سەلامەتی دەگەڕێنێتەوە ئافرەتەکە. ئەگەر قائیدێک نمونەی ئینسانێتی بەرزیتیانە بێت چۆن بەو شێوەیە مامەڵە دەکەن. جا نمونەی دیکەمان زۆرە. باش، ئەو بەشەی کە باسم لەوەی کرد کە لەو ڕخنەیەی بەشێک لە ناسیۆنالیزم لێ دەگرێت، طبعاً ئەوە زۆر ئەوەی لە نێوڕۆکی کتێبەکانی شاتی ئەوەی کە ئەوانەی لە بواری مێژوش کار دەکەن، یەکێک لە سەرکردە هەرە دەگمەنەکانە کە کۆی گشتی بە ڕۆژئاوا و ڕۆژهەڵات متەفیقن لەوەی کە بە سەرکردەیەکی کارێزمای دەزانن. ئەو بەشێک کە ڕەخنەی لێ دەگرێن مێژوونووسان یان لێکۆڵەرانی مێژوو دەیخەنە چوو بوارێک، یعنی ئایا ڕەخنەکانیان دروستە یاخودنا؟ لە نێوەندی گشتی خەڵک بە گشتی بەتایبەتی لە بابلێن لە ناو کوردستان و لە لای کورد بەشێک لە خەڵک ئەلحەمدولیلا تا ئێستا لەو ساڵانەی دوایی تا حدێک لە بابلێن لەو ڕەخنەیە گەیشتون، بەڵام خەڵکانێک هێشتا ماون، ڕاویش بەهۆی ئەوەی کەوا بڕاستی لەسەر سوڵتان سەلاحەدین نایان خۆندێتەوە، شارەزای سەردەمەکەی ئەو نین، پێوەدانگە مێژوویەکان شارەزانین، خۆی مێژوو دەبێت بە پێوەدانجی سەردەمە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و فەرەنجەکەی خۆی پێوە بکرێت. تۆ نەک ناکرێت سوڵتان سەلاحەدین 850 ساڵ زیاتر لە 850 ساڵ پێش ئێستا کۆچی دوایی کردەوە تۆ بێی بە پێوەرەکانی سەدەی 19 و 20 بێ سوڵتان سەلاحەدین لە دادگای ناسیۆنالیزم دادگایی بکەیت.
لە کاتێکەوە دەوڵەتی نەتەوەی لەو سەردەمەدا لە ئەوروپاش نەبووە ئێمە هەمومان دەزانی لە دوای شۆڕش فەڕەنسی لە دوای شۆڕش ساڵی 1798 کە باز لەوە دەکرێت کە دەوڵەتی نەتەوەی دروست دەبی و حتا تەنانەت لە بابلێن لە ڕۆژهەڵاتیش لە پاش ڕوخانی دەوڵەتی عوسمانی و تەنانەت لە پاش شۆڕش عوبەیدوڵای نەهری لە کوردستان سەرەتاکانی جوڵەی نەتەوایەتی دەجوڵێ کاتێکەوە تورک گوتی من تورکم عرب گوتی من عربم کوردیش گوتی من کوردم ئەگەر دەوڵەت بۆ تۆ هەبی بۆ منیش بی یعنی ئەو پێوەرە زۆر غەڵەتە لەو سەردەمەدا سەردەمی باڵێن دوو جەمسەری بووە جەمسەری دوو ئاین بۆ ئاینی ئیسلام و ئاینی مەسیحیەت خاز دروشمەکان و مسلمانەکان لەوانی شەڕ بەکو دەڵێ بە هەوێنی ئاینەوە کراوە نەک خوا نەخواستە بەس باسینێت حتا لە ئەوروپاش دەوڵەتێکمان نەبوو بە ناوی دەوڵەتی ئینگلتەرا و دەوڵەتی بەریتانی دەوڵەتی فەرەنسا دەوڵەتی ئەڵمانیا شتی ئەوە نەبوو لە ئەوروپاش لەبەرەوە ئەو ڕەخنەیە ئەسڵەن وەکو ئەوەیە کە ڕەخنەیەکی نابەجێ ئەمە هەتا لەو کتێبەش نووسیومە قسەیەکم کردووە گوتم وەکو ئەوە وایەکەوە لە حتا لە چاپی یەکەم لە 2015 گوتم وەکو ئەوە وایە کە دوای 50 ساڵ بڵێن ئەرێ مام جەلال سەرۆکۆماری عێراق بوو باشە بۆ مام جەلال دەوڵەتی کوردی دانەمەزران تۆ دەبی تێبگەی ئایا ئەو سەردەمە چۆن بووە واقعی ئەو سەردەمە چۆن کەواتە مێژوو لە کاتی خۆی لە بارودۆخی سیاسی کۆمەڵایەتی جوگرافی بپێوێ ئەنجا ڕاست و دروست دەردەچێت تاکید جا مامۆستا محەممەد هەر بۆ ئەوەش لە سوڵتان سەلاح الدین ئەگەر بیویست وایە دەوڵەتێک لە کوردستاندا بمەزرێنی ئەوە سوڵتان سەلاح الدین ئەو ناوبانجی و گەورەیەی وەکو ئێستا نەدەبوو و تەنانەت خودی کوردستان هەمووی بەشی زۆری لەژێر دەسەڵاتی ئەو بووە کوردستانی ڕۆژئاوا بە کامل بە تەواوی کوردستانی باکوور بە تەواوی کوردستانی باشوور هەولێر کە خۆی سوڵتان مزەفەری لە هەولێردانە حتا سنووری کەرکووک هەموو لەژێر دەسەڵات بووە یعنی حتا دارهەنارەکانی هەورەمان لەژێر دەسەڵاتی سوڵتان سەلاح الدین بووە یعنی من کە باز دەکەم دڵێم نەخشەی زیاتر لە 12 تا 13 دەوڵەتی ئەو سەردەمی ئێستا لەژێر دەسەڵات بووە بەشی زۆری کوردستانیش و تەنانەت خودی کەسایەتی و کەزانا و کەسایەتی سەربازیەکان و کەسایەتی سیاسیە کوردیەکان لە تەواوی هۆز و قەبیلە کوردیەکان هەمووی لە خزمەت سوڵتان سەلاح الدین بوونە پشتیوان و سەرخەری ئەو دەوڵەتە بوونە و تەنانەت کۆبوونەوەی هەموو ئەمانە بێکەوە وای کرد ئەم دەوڵەتە دروست بی و جگە لەمەش بەڕاستی دوو مرکزیت یان دوو مرکزیەتی بە کورد بەخشیوە سوڵتان سەلاح الدین مرکزیەتێک لە ڕووی معریفەی تاریخیەوە یعنی ئەگەر بچینە ناو تاریخی کورد لە چوارچێوەی مێژووی ئیسلامی بەگشتی واتە لە مێژووی جیهانیش کورد پێش سوڵتان سەلاح الدین ڕقەمێکە لە ناسین کورد پاش سوڵتان سەلاح الدین ڕقەمێکی زۆر گەورەترە ڕقەمێکی زۆر باڵایە ئەوە لە معریفە دەیان و سەدان مێژوونووس باسی کورد دەکەن و دەنگ و باسی کورد دەخەنە ڕوو ئەمە لەلایەکی دیکە لە مرکزیەتی سیاسیەوە واتە لە ڕووی سیاسی و لە بابلێن لە قورسایی سیاسیەوە سوڵتان سەلاح الدین توانیویەتی مێژوویەک تۆمار بکە بەو مێژووە نەکتەنانەت وەکو سەرکردەیەک و دەسەڵاتدارێکی هاوشێوەی بابلێن دەسەڵاتدارێکی ئومەوی عەباسی بەدەرکەوێ یان بۆ عوسمانی نەخێر توانیویەتی ببێتە سمبولێکی گەورەی جیهانی ئینجا ئیسلامیش بەگشتی زۆر گرنگە لە تاریخ دەگمەنە لە تاریخی ئیسلام دوای سەدەمی ڕاشدینەوە بگرە تا دەگەینە ڕوخانی دەوڵەتی عوسمانی نییە سەرکردەیەک وەکو دەڵێ کۆڕای گشتی نەتەوەکانی لەسەر بێت کە هەمووی خۆشی بوێ سەرکردەمان هەیە ئێستا بەسەر بۆ نوردین محمود منیش خۆشم دەوێت پیاوێکی زۆر دڵسۆز بنە بۆ ئێستا بەڵام ڕەنگە لە مەسەلا عەرەبەت بەو شێوەی خۆشی نەوێ یان بۆ منە سوڵتانێک عوسمانی لەوانەیە تورکە خۆشی بێ بەس بەو شێوەیە عەرەبە خۆشی ناوێ یان کوردە خۆشی بەڵام سوڵتان سەلاح الدین کۆدەنجی لەسەرە کۆدەنجێکی زۆر گەورەشی لەسەرە بۆیە بووتە سمبولێکی عالەمی و تەنانەت حتا لە نووسینەکانی ئەوروپیەکانیش ڕقەمیەکە لە دوای پێغەمبەر دووری خوای لێبی ڕقەمیەکە ژمارە یەکە لە چی لە ئیحتیمامدان بەو کەسایەتیە باسی ئەوە بکەین سوڵتان سەلاح الدینی ئەیوبی لە نێوان دڵسۆزانی وهروەها لایەنگران لەگەر ڕەخنەی ناحەزانی دەبێت شتێک لەو نێوەندا هەبێ کە لە کتێبەکەش باست لە ڕەخنەی سیاسی کردێ کە بەرامبەر سوڵتان سەلاح الدینی ئەیوبی هەبووە وە خۆ دەزانی کە شارەزای مێژوو ئەگەر بەڕق بنووسرێ هەم ناهاوسەنگە و ئەگەر سۆزداریی تێدا بێ بە هەمان شێوە ناهاوسەنجی تێدایە چۆن بتوانین لە مەسلەی سوڵتان سەلاح الدینی ئەیوبی وەک خۆی باسی بکەین نە زیادەڕووی زۆری تێدابی
بەلایەنگەری سەلاحەدینی ئەیوبی و نەبەو شێوەشبی کە بەشێک لە ڕەوتی ناسیۆنالیزم لە کوردستان و لە زیان بە شێوەیەکی گشتی دەیکات. چی بکەین لەم بارە؟ گرنگترین شت ئەوەیە بەڕاستی ئەگەر بمانەوێ هەر کەسێ بیەوێ لە حقیقەتی سوڵتان سەلاحەدین تێبگە پێویستە بەڕاستی زۆر بە وەکو دەڵێ هێمنانە لەسەری بخوێنتەوە شارەزایی بی چونکە بەڕاستی لە دوورەوە هەرچی بڵێ بەڕاستی هەڵەیە. دوو سوڵتان سەلاحەدین بۆ زیاتر وەکو دەڵێ بە باڵای دەگوترێ چونکە لایەنە ئیجابیەکەی یعنی زۆر گەورەیە، لایەنە ئیجابیەکەی زۆر گەورەیە. حتا تەنانەت لە مەسلەی ئەو ڕەخنانەی کە باز دەکرێت یەکجار ئەو ڕەخنە کە باسمان کرد مەسلەی دەوڵەتێتەوەی کە ئەوە هەر شوێنی نابێتەوە پرسیارەکە بۆ ئەو سەردەمە ناشێ. ڕەخنەی تر مەسەلەن کە باز دەکرێت مەسەلەن بۆ سوڵتان سەلاحەدین فریشتە نەبووە، سوڵتان سەلاحەدین مرۆڤ بووە، هەڵەی کردووە، هەڵەی سیاسی کردووە، هەڵەی سەربازیش کردووە. بەڵام یەکێک لەو تایبەتمەندیانەی ئەو پیاوە ئەو بووە کاتێک هەڵەشی کردبێ اعترافی باڵەکەی خۆی کردووە. کەم سیاسی اعترافکە بە ئاسانی. ئەو پیاوە لێچێ لە شەڕەکان لە شەڕی 573 کۆچی لە شەڕی ڕەملە لە شەڕێکە شکستی هێنا وا تەسەوری کرد کە توانای ئەوەی هەیە ڕوبەڕووی خازوشمەکان بێتەوە، بەڵام خەریک بوو خۆشی بزر بوو، خۆشی لە نەتیجەی شەڕەکەیە بزر بوو. دواتر بە ڕێگای بیابان گەیشتەوە مەسر یعنی لەو شەڕەیە کە گەڕایەوە گوتی من هەڵم کرد نەدەبوایە کاتی ڕوبەڕوو بوونەوە کە نەبوو دەبوایە ئەو ڕوبەڕوونەوە تەخیرکە یعنی بۆ بوونەوە یان ڕەخنەی ئەوەی لێ دەگرن دەڕێن سوڵتان سەلاحەدین بۆ لە پاش خۆی کەسێکی وەکو خۆی دانەنە. ئیبن شەداد مێژونوسێکە هەم دادوەری بووە، هەم هاوڵی بووە، هەم ڕاوێژکاری بووە. لە کتێبەکەی زۆر بە جوانی باز دەکات. دەرەیەکێ لە خەمەهەرە گەورەکانی سوڵتان سەلاحەدین دوای خۆی بوو. چکە لۆ دوای خۆی مەبەستی ئەوە نەبوو دەوڵەتەکە، مەبەستی خەمی موسڵمانان بوو، چکە دوژمنەکان هێشتا لە مەیدانا بوون. دەرێت چەند جار لەگەڵ من ڕاوێژی کرد و ئاڵوگۆڕی بیر و ڕامان کرد لەسەر ئەوەی کەوا چێ لە دوای خۆی بە باشدا بنرێت. لە حقیقت نە کوڕەکانی بەو شێوەیە نە براکانیشی بەو شێوەیە نەبوون وەکو خۆی. هەساچی کرد باشترین بژاردەی ئەوە بووکەوە ناوچەکانی دابەش کرد لە نێوان هەموو سەرکردەکان و کەسایەتی گرنگەکان بۆ ئەوەی هەرێکێک لەو کەسایەتیانە بەرپرسیارەتێکی گەورەی ناوچەکەی خۆی وەربگری. ئەوە یەکێک لەو ڕخنانە کە زۆر دەرێن بۆایە مەسەلەن بۆ نمونە کەسێک وەک خۆی دامنێ خۆ ئەگەر کەسێک خۆ کەس کۆپی کەس نییە، کەس نابێتە کۆپی کەس. هەر لە مێژوشدا هەندێک کەسمان هەیە کارێزمایە هەڵکەوتی کارێزمایی هەیە کە دەستوانێت دووبارە بوونەوە. دەست خۆش بە یەک نقطەی زۆر میلیۆن بیرخستمەوە سوڵتان سەلاحەدین بۆ ئەو کەسایەتی کارێزمایەتیدا دەرچوو. دەزان لەبەرچی لەبەرەوەی لە منداڵیەوە ئیحتیمامێکی زۆر تایبەتی پێدرا، مامۆسای تایبەتی هەبوو. دوو نقطەیەکی زۆر مهم سوڵتان سەلاحەدین جگە لە کەسایەتی خۆش سێ کەسایەتی تریش تێدا بوو. یعنی سێ کەسایەتی تر وەکوی بڵێ ئاوێتە بوو لە ناو کەسایەتی سوڵتان سەلاحەدین. یەکەمیان باوچی کە کەسێکی ئیداری دووربین بوو، دووەمیان نورەدین محمود کە کەسێکی دیندار و زۆر دیندار و وەلامان کاتیشدا زۆر دیپلۆماتکار بوو. سێمیان شێرکۆی مامی کە کەسێکی زۆر ئازا بوو، زۆر جوامێر بوو، زۆر لێ هاتوو بوو. حتا ئیبن ئەثیر دەڵێ چی؟ دەڵێ نورەدین محمود لە هەر شەڕێک سەرکردایەتەکەی بە شێرکۆی مامی سەلاحەدین بسپارد بە ئیلا بە سەرکەوتون دەگەڕایەوە. ئەوە بەرجەستەی کەسایەتی سوڵتان سەلاحەدین بوو، بۆیە ئەو کەسایەتیە کارێزمایە گەورەی دەرچووە. تەنانەت مامۆستا محەممەد یەکێک لەو دەستکەوتە گرنگانەی کە سوڵتان سەلاحەدین بە ئێمەی کورد و بە هەموو سەرکردەی دنیا دەیبەخشێت چییە؟ یعنی وەکو دەڵێ چۆن بڵێ کەرستەیەکی زۆر گرنگ. کەرستەکەی سوڵتان سەلاحەدین ئەوەیە کە بەڕاستی عقلیەتێکی سەرکەوتووی دروستی حکومڕانی بە هەموو سیاسیەک و بە هەموو دەسەڵاتدارێک دەبەخشێ. بۆ چونکە لە بەرامبەر سەروەت و سامان و دارایی سەرکەوتوو بووە. خۆ خەڵک لە پێش سوڵتان سەلاحەدین و لە پاش سوڵتان سەلاحەدینیش لە ڤێلا و لە قەسر و لە ئەوە ژیاوە. بەڵام ئیبن شەداد دەڵێت چی؟ دەڵێ سوڵتان سەلاحەدین پارەی نەبوو زەکاتی لێ بکەوی وە کاتێک کە مرد وەکو سەردەمی ئێستامان دەرێ کاتێک کە مرد نە خەزێنەیەک نە سەرەت و سامانێکی زۆر نە چێڵگە و مەزرعەیەک و ڤێلایەک نە قەسرێک هیچ شتێکی لە دوای خۆی بەجێنێشت تەنها 47 درهم نەبی. بۆیە ئەو کەسایەتیە بەڕاستی عقلیەتێکی حکومڕانی حتا لە ناحی دیپلۆماسی لە ناحی سیاسی تۆ سیر کە حتا لە ناحی با بڵێ مامەڵەکردن چۆن مامەڵەک لەگە دوژمنەکان دەکات. یعنی حتا پزیشکی تایبەتی خۆی لە بۆ گەورەترین دوژمنی خۆی کە ڕیچارد قەلبل ئەسەد بۆ بۆی ناردووە. پزیشکی تایبەتی خۆی بۆ ناردووە، خواردەمەنی و بەفر و بەفرا و شتی بۆ ناردووە. یعنی ئەوە وای کردکەوە مەسیحیەکان کاتێکەوە لە قودس دەرچوون کە ئەوان کاتی خۆی کە
قودسیان داگیر کرد نزیکەی 100,000 مسلمانیان شەهید کرد 100,000 مسلمان بەڵام کاتێک ئەوان کە سوڵتان سەلاحانی قودسی گرتەوە تەنانەت پەنجەی یەک مەسیحیش بەخوێن نەهات واللهی مێژونووسەکان باز دەکەن دەڵێن بەبار زێڕ و پارە و سەرۆت و سامان یەک بە تایبەتی یەکێک لە قەشەکان دەگوازرایەوە یەکێک لەسەر کە دەکەن سوڵتان بە ئەو زێڕ و پارەیە لیان وەرگین و ئەوانە دوایی بەکاری دێن لە دژایەتی ئێمە گوتی ئەو مڵکی ئێمە نییە تاوەکو بچین لێ وەرگین ئێمە نهاتوین ببین بە بازی بە جابی بەسەر خەڵک و پارە لە خەڵک بسێنین جا لەبەر ئەوە بەڕاستی ئەو خاڵە زۆر گرنگە مامۆستا محەممەد سوڵتان سەلاحەدین سمبولێکی کوردی ئیسلامی گەورەیە بۆ هەموو کەسێک بیەوێ چاوی لێ بکە بیەوێ لێ فێربی بەڕاستی وانەکانی سەرکردایەتی باشە ئەمە لەو بڕگەیە پرسیار دەکەم کەواتە ئێستا دەگەینە ئەو خاڵی ئێمە وەکو کورد چ ئەوانەی کە هاوسۆزیان لەگەڵ سوڵتان سەلاحەدینەیە چ ئەوانەشی کە ڕەخنەی لێدەگرن و تەوژمی سیکولار و ئەلمانی و بەو بابەتەیە توانی وانە سوود لەو کەڵە پیاوە وەربگرین بە تایبەتی لە هەڵسانەوەی ئومەت بە تایبەتی ئێستا بۆ نمونە لە دروستکردنی ئەسڵەن هەر دەوڵەتێک کە با دەوڵەتی نەتەوەی کوردیش بێ توانیمانە ئەو خاڵە ئیزابیانێک کە باسیت کە کارێزمەی تێدایە وەربگرین بۆەوەی بتوانین هەڵسینەوە زارشتیکە دەست خۆش بێ لە حقیقت بەداخەوە من دەڵێم کورد تا ئێستا وەکو پێویست نەکرد لە مێژووی سوڵتان سەلاحەدین بەڵکو لە تەواوی مێژوەکەی خۆی و مێژووی گەلانی جیهانیش بەڕاستی بۆ پێویست سوودی لە مێژوو وەرنەگرتووە ئەمە خاڵی دووەم بەڕاستی ئەگەر بمانەوێت سوود لە سوڵتان سەلاحەدین وەربگرین دەبی سەرەتا بەڕاستی زۆر باش لە مێژوەکەی شارەزابین بەداخەوە من دەڵێم قائید و سەرکردە و کەسایەتیە کوردیەکان حتا بە ئیسلامیەکانیشەوە من دەڵێم تا ئێستا بەپێی پێویست نەچونە ناوردەکاری با بڵێن چۆن بڵێ عقلیەتی حکومڕانی و عقلیەتی و کەسایەتی سوڵتان سەلاحەدین وەکو خۆی بخوێنەوە و دەرسی لێ وەربگرن بەڕاستی ئەمە نقطەیەکی دیکە خۆشبەختانە من دەڵێم لە سەردەمی ئێستادا بە تایبەتی لەو چەند ساڵی دواییدا خۆشبەختانە حتا بەشێک لە کەسانی علمانی و کەسانی غیرە ئیسلامیش ئەعجاب و گەورەی خۆیان سوڵتان سەلاحەدین دەربڕیە و نووسین و کتێبیشان دەربارەی نووسیوە کە ئەو بەڕاستی خاڵێکی ئیجابیە مش پێم وایە ئەو فەزلە گەورەی بۆ دەگرێتەوە کە بەڕاستی لەو ساڵانەی دوایی بەڕاستی ڕاگەیاندنەکان ئەکادمیەکان بایەخێکی زیاتریان بە خودی کەسایەت سوڵتان سەلاحەدین بەناسینی ئەو کەسایەتی داوە و بەڵام ئەگەر بمانێ وەکو بەشێک لە خەڵک پێی وا بووە کە لە ڕابردوو وەکو دکتۆر جەمال نەبەس کە یەکێک بۆ درێ من 30 ساڵ لە ئەوروپا بووم دژایەتی سوڵتان سەلاحەدین دەکەم پێم وا بوو کەەوە ئەوروپیەکان لەبەر سوڵتان سەلاحەدین دەوڵەتی کوردی ئەو پرسیارێکە کە بەشێک لەو ڕخنانی لێ دەگیری لە ئێستا دەیگرن ئەوەیە کە لەبەر ئەوەی لە ڕابردوو سوڵتان سەلاحەدین دژی خاچ ئێستا ئێمەی کورد بازەکەی دێن مێژوو چۆن تەماشای ئەمە دەکەن ئەمە حقەتێکی بەڕاستی هەڵەیە چونکە ئەگەر ئێمە سەیری مێژوو بکەین بەو شێوەیە خۆدەیان میلەتانی جیهان لە بزاوی ڕزگاری خوازی خۆیان دژی داژیکاری ئەوروپیەکان جەنگاینە و ئێستاش هەموو دەوڵەتن ئەمە بەڕاستی وەکو دەڵێ شتێکی باتڵ و بەتاڵە بەڵام نەخێر ئەوروپیەکان خۆیان دەڵێن ئەوەی سەلاحەدین پێشکەشی مرۆڤایەتی کردووە پێویستی بەوە هەیە کە دەیان شاکاری لەسەر بنووسێتەوە وەکو چۆن دەیان ڕۆمان و دەیان فلیم و دەیان با بڵێن چۆن بڵێ کاری سینەماییان بۆ کردووە و ئەوان دەڵێن سوڵتان سەلاحەدین کەرستەیەکی ئیسلامی و کوردی نییە تەنها دەڵێن ئەوان دەڵێن نەخێر ئەو دەڵێن بەڕاستی سمبولیی عالەمیە وفعلا سمبولیی عالەمی ئەوان زۆر سوودیان لە سوڵتان سەلاحەدین وەرگرت حتا لە کتێبەکەش ئاماژەمان پێداوە مەسیحیەکان دەڵێن خازوشبەکان دەڵێن ئەو پیاوە بە ئینسانی بوونەکەی خۆی بە قائید بوونەکەی خۆی لە ئێمەی بردەوە ئێمەی کوشت وەکو چۆن ئینسان زاروایە لە کەسێک دەبووری بە لێبوردەیەکەی بەرامبەرەکەی دەکوژی دەڵێ ئەوە بەوەی لە ئێمەی بردەوە پێشەوەی لە جەنگ لە ئیمان باتەوە لەبەرەوە بەڕاستی من دەڵێم بەداخەوە سیاسی و ئەحزابی کوردی بەگشتی بەشێکیان تا ئێستا و تێڕوانینیان لە عەقڵ ماوەکەوە پیان وایە اعتیزازکردن و فەخرکردن و شانازیکردن بە سوڵتان سەلاحەدین عیبەیە بەعکسەوە وەکو جەمال ڕەشید دەڵێت دوای 30 ساڵ بۆم دەرکەوت ئەمن زۆر هەڵم سوڵتان سەلاحەدین زۆر کاری گەورەی بۆ کورد کردووە دەیان شاکاری گەورەی بۆ کورد تۆمار کردووە کە کوردستان بەشی زۆر لەژێر دەسەڵاتی خۆی بووە و هەموو سەرکردە کوردەکان لە بندستی ئەو بوونە و پۆست و پلە و پایی لەناو دەوڵەتی پێبەخشیوە حتا تەنانەت بەشێ لە مێژونووسەکانی با بڵێن مسریە خەڵکی شامە سووریا ئەوانە دەڵێن کە ناوی دەوڵەتی ئەیوبی دەڵێن دەوڵەتی کوردی بە دەوڵەتی کوردی ناوی دەبن بۆیە بەڕاستی من دەڵێم
ئەو مەقطع تاریخیە ئەو قۆناغە مێژوویە گرنگەی کە ئێمە تۆمارمان کردو لە مێژووی ئیسلامی لە مێژووی عالەمیە قۆناغێکی زۆر گەورەیە وە سوڵتان سەلاحەدین بەڕاستی کەسایەتی و کارێزمایەک و سەرکردەیەکی ئەوەندە گەورەیە هەرچەندە بمانەوێت لە هەر بوارێک لە بوارەکان بمانەوێت سوود لەو پیاوە وەربگرین سوود لەو کەسایەتی وەربگرین هێشتا تەواو نابێت. توانیمانە لە ناوەندی ئەکادیمی هەم لە وەزارەتی پەروەردە لە وەزارەتی خوێندنی باڵا بە شێوەیەکی دروست لێکۆڵینەوەی مێژووی بکەین بۆی زۆرجار لەم جەدەل و مناقەشێ یعنی قوتارمان بی دەتوانین تاڕادەیەک بڵێن ئەو نووسینە ئەکادیمیانەی کە لەسەر سوڵتان سەلاحەدین و لەسەر دەوڵەتی ئەیوبی نووسراوە خزمەتێکی زۆر گەورن بەڵام ئەم خزمەتانە نەپڕژای نەڕژانەتە ناو کۆی کۆمەڵگە و با بڵێن ناوەندە سەقافی و ڕۆشنبیرە گەورەکە چونکە بۆ نمونە ئێستا من ئەگەر ناوی بۆ نمونە دەیان نامی ماستەر دکتۆرات بۆ بژمێرم هەر تەعەجوب بدێت ئەو نامانانە ئەی چۆن خەڵک شارەزای نییە بۆ نمونە نامی ماستەرمانەیە لەسەر جەنجی دەروون لە سەردەمی سوڵتان سەلاحەدین نامەی دکتۆرامانەیە لەسەر سوپای سەلاحەدین نامی ماستەرمانێک کە خۆم نووسیمە لەسەر دیبلۆماسیەتی سوڵتان سەلاحەدین نامی ماستەر و دکتۆرامانەیە لەسەر هەواڵگری لە سەردەمی سەلاحەدین نامەمانەی ئاسایش و ئەمن لە سەردەمی سوڵتان سەلاحەدین و نامەمان هەیە لەسەر دیاری و خەڵات و با بڵێن بەخشین لە سەردەمی سوڵتان سەلاحەدین یعنی ئەگەر بچینە سەر وردەکاری ناو تێز و نامە دکتۆرا و ماستەرنامەکان بەڕاستیشتی زۆر گەورەمان هەیە بەڵام ئەو پچڵانە لە نێوان کۆمەڵگە و لە نێوان با بڵێن موسساتی تعلیمی ئەمە وای کردووە کە بەڕاستی یەکێک لە ئەرکە گەورەکانی زانکۆی سەلاحەدین بە تایبەت و زانکۆکانی کوردستان بەگشتی ئەوەیە کە تا ئێستا نەیانتوانی و نەیان کردو بەداخەوە کە کۆنفرانسێکی عالەمی گەورە بۆ سوڵتان سەلاحەدین ئەنجام بدەن کە بەتایبەتی یەکەم ئەرکی زانکۆی سەلاحەدین چونکە ناوی سوڵتان سەلاحەدین لە خۆی هەڵگرتووە و زانکۆکانی دیکەش باماشێ ئەگەر چی لێرە و لەوێ سپێسیۆم بڵێ نەدوات هەندێک هەوڵ هەیە ئەوانە خای بۆ کرایە حتا ئەحزابی ئیسلامیش ینی جێگای ڕێز و سوپاس ئەوانش بەڕاستی چەندین جار کۆنفرانسی لەو شێوانەیان کردووە یعنی من ئاگدارم کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی ئەو کاری ئاوال بۆ شێوایان کردووە بەڵام ئەگەر بێت و بچێتە چوارچێوێکی عالەمی من پێم وایە خزمەتێکی زۆر گەورە دەکات و خەڵکی خۆشمان و ئەوانەی کە زۆرێک لە لێڵی و یان زۆرێک لە ڕخنە و زۆرێک لە ناشارەزایانێ باشتر دەتوانن شارەزای سوڵتان سەلاحەدین بن و پێم وایە دەبێتە کەرستێکی زۆر گەورە و لە داهاتوودا هەموو کورد دەتوانین سوود لە کەسایەتی و بەڵێ لە قائیدێک و کارێزمایەکی وەکو سوڵتان سەلاحەدین وەربگریت. تەبعاً زۆر سوپاس دەکەم دکتۆر کامەران عەلی کە دکتۆراتی لە مێژوو سوپاس دەکەم هەرچەندە ئێمە دەرفەتەکەمان کورد بوو بەڵام هیوادارم توانی بێتمان کە گفتوگوێ بکەین و بەرچاوڕوونیەک بدەین و لاپەڕەیەکی مێژوو هەڵبدەینەوە. زۆر سوپاس دەکەم محەممەدجان سپاسان دەکەم دەستخۆشی بۆ ئێوەی کە بەڕاستی لەو شوێنە کە کتێبە و لەو سەردەمەش لەو کاتشکەوە باسی سوڵتان سەلاحەدین کە وەکو دەڵێ باسوخواسێکی گەرم بوو دەستخۆشی زۆرم بۆ ئێوە بۆ کەناڵی ئاسمانی پەیامیشەیە و خی گەورە هەمولایەک موفەق بێ ئینشاءالله. زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا دیدارێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.